بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە. ئەمە بەرنامەی تۆیە. تۆ پرسیار بکە و پزیشکە بەڕێزەکانی ئێمەش وەڵامتان ئەدەنەوە. بەرنامەی ئەمجارە بە میوانداری دکتۆر هیوا عومەر بابا، پسپۆڕی نەشتەرگەری نەخۆشیەکانی فتق و دیواری سنگ. ئێوە لە کۆمنت پرسیار بکەن و ئێمەش وەڵامەکانتان بۆ وەردەگرینەوە. بەناوی خی گەورە و میهرەبان، من دکتۆر هیوا عومەر بابا، پسپۆڕی نەشتەرگەری گشتی لە تاوەری تەندروستی سمارت. پسپۆڕ لە چارەسەری نەخۆشیەکانی قەڵەوی و نەشتەرگەری نەخۆشیەکانی دیواری سک و فتق. خۆشحاڵە بم بەشدارم لە پرۆگرامی پزیشکی تۆم لێم بپرسە. هیوادارم توی خۆشەویست پرسیارەکانتان ئاراستەی سۆشیال میدیاکانی سمارت بکەن لە ڕێگەی نامە و کۆمنتەکانتانەوە تا لە کاتی پێویستە وەڵامی گونجاوتان دەست بکەوێ لەبارەی قەڵەوی و زیادی کێش و هەموو ئەو گرفتانەی کە لە دیواری سک و فتقا هەیە. هیوام وایە هەموو لایەک ساغ و سەلامەت بن. پزیشکی تۆم لێم بپرسە.